لهندي شو للصين شو سامة هندية باوك من حلواتي بو مشهورة بعبكي حلواتي من ناوم سليمان عبد الله صالحة ناساوم بس سليماني عبكة لصالكاني بنجاكانوا خريكي إشي باسكيلين من لبراكم وبماوتو براكم وكيلي شركيكي بريطاني بو باسكيل من لبريطانيا بو أهد بقناتي سويسا يعني بلبنان أهات لو وقتها باسكيل رواجي هبو إما إدعايكي قولمان بوكت بقرض أمان فروش بيشكي ب 2000 دينار و مانغانر بمانغي بديناره إتر باسكيكي زور من سرفا كرت لو وقتها لدواء أوش بعد گەنجێک هەبوو ئیشی نەبوو چوار پاسکلمان ئەیە مانگوو بڕۆ بیە بکرێ بە سێ بەش بەشێکی بۆ تۆ بەشێکی بۆ ئێمە و بەشێکی بۆ شکانی پاسکیلەکان پاسکیل کەشکە بە کەسی بەش بێرە پاسلی کەم بوو خەڵکی زۆر پارەی لەدەستا نەبوو وەکو ئێستا سواری پاسلی کرێ بوون داوامانە کرد لە بەریتانیا مەوادی احتیاتیمان بۆ هەر لەگەڵ پاسکیلەکەیە لە دوای ئەوە کەیتر ئینقلابی عەبدولکەریم قاسم پیا بوو شەریکەی بەریتانیا نەما لە عێراقا لە سین و لە هەندستان پاسکیلمانهێنا و ئەشاکانیمانە هێنا لە هەزاری ساش هەر لە سین و لە هەندەوە پاسکیل و ئەشیا هێنین جاران زۆر خۆشتر بوو تقریباً 5 ساڵ لەمە پێش سێ دکتۆر بەیەکەوە هاتن سێ پاسکلیان کڕی بەحسییانەکە یانگو ئەوەی سواری پاسکلی بێ قەت مایەسیری توش نابێ ئەوەی کە سواری پاسکلی بێ ئەم قاچانەی ئەم پوزانەی زۆر بەهێزە بێت یعنی ئەوەتی ڕازەیەکی زۆر چاکە بۆ ئەو پوزی قاچ بەڵێ جاران ئیشیش هەبوو ئیش باش بوو پاسکلی جارانیش کەمترشکە ئێستا پاسەکان هەموو توجاریە تۆزێ خەفیف دروست دەکرێن پاسکلی چاک زۆر کەمە ئێستا پاسکلی چاک زۆری سە لە ئەوروپا هەیە هی ئەوروپاش بە عەمەلی ئێرە نایە لەبەرەوە سیعرەکەی زۆر گرانە مەگەر دەستی دوو ڕێکەوێ خەڵک ئەیهێنێت بووی نافرشێ ئێمە لێ ئەکڕینەوە زۆر جار هی دەستی دوو لە تازەیەک باشترە لە پاسکلی سینیە لە 1870 لە ئەڵمانیا پاسێکیان دروست کردووە ئیتر فکریان وەکو فکری ئێستا نەبووە پاستەکە بە دەستوری ڕەوڕەوە دروستیان کردو ئەوە ڕسمەکەیەتی تەریقی تەماشاکە ئەوەی کە پاسکیلی دروست کرد کە پاسکلێکەوە لە بار بێ جایزەی نۆبڵی وەرگرت یانێ خۆی ئەمری خۆی کردبوو یان بە عایلەکەی